بینەرانی زووم ئەم کاتتان باش دیدار خەرەداخیم لە بەرنمەیەکی تایبەتە لەگەڵتانە بین هاتوینەتە شاری هەولێر بە پێویستمان زانی ئەم بەرنمەیە تایبەتکەین لەسەر بابەتێک قسە دەکەین کە پەیوەندیدارە بە چارەنووسی زیاتر لە 12,000 کەسی ئەم هەرێمی کوردستانەوە. قسە دەکەین لەسەر پرسی سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان وەکو ڕوون و ئاشکرای لە ساڵی 2017ەوە سەیەکەمی زانکۆ و پەیمانگاکان دەرگای دامەزراندن بەڕوویاندا داخراوە و نەکراوەتەوە. دوای زیاتر لە 40 جار خۆپشاندان لە ماوەی ئەم 7 ساڵەدا هێشتا چارەنووسی دامەزراندنی سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان ناڕوونە بەقسی خۆیان بێت و بە پێ و بەڵێن و ئەو نووسراوە نەبێت کە بۆیان کراوە تەنها واژۆیەکی سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانی ماوەکە پرسەکەیان بە تەواوەتی یەکلا بێتەوە. لەسەر ئەم بابەتە ئەمڕۆ قسە دەکەین لەگەڵ بەڕێزان دکتۆر توانە نەجەف بەڕێوەبەری گشتی کارگێڕی و دارایی لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی، بەڕێز دکتۆر کاروان عەلی نوێنەری گشتی دەرچووەکانی زانکۆ و پەیمانگاکانەوە نوێنەری گشتی سەیەکەمەکانی هەرێمە، بەڕێز شوان زیاد نوێنەری یەکەمەکانی کۆی و بەڕێز وسام مستەفا نوێنەری یەکەمەکانی دەشتی هەولێر و کۆمەڵێک لە سەیەکەمەکانی دیکەش لە لامان میوانن لە کاتی بەرنمەکەدا دەچینە لایەن و ئەوانیش ڕاوتێبینی خۆیان و سەرنجەکانیان دەڵێن. سەرجەمتان بەخێر بێن و ئێوەش بەخێر بن، سوپاس بۆ ئامادەبوونتان. کاکتۆر توانای ئێمە لای بەڕێزت دوایین ئەپدەیت لەسەر پرسی سەیەکەمەکانی زانکۆ و پەیمانگاکان چییە؟ ئەگەر بیدەی بە گوێی هەم بینەرانە هەم ئەو بەڕێزانی کە لێرە دانیشت. زۆر سپاس سەرەتا ئەم کاتان باش، ئەم کاتی بینەرانتان باش، ئەم بەڕێزدانە و هاوڕێیانە و کاتان باش بەخێر بێن سەر چاو. خۆشحاڵم دووبارە دەبارەیان بینمەوە نەک دووبارە لەبەرەوەی خەمی ئەوان خەمی ئێمەیە، ئەوان لە سەنگەرێنین و ئێمەش لە سەنگەرە بگرە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان و وەکو وەزارەتی خوێنی باڵا و توێژینەوەی زانستی بە لێکدانەوەی خۆمان قسوورمان نەکردووە، یعنی هەوڵمان بۆ داون بە بەڵگەی ئەوەی لەم کابینەیە بە جۆدی جەنابی وەزیری خوێنی باڵا و توێژینەوەی زانستی و بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بە خۆشحاڵیەوە دوو ڕەوەند لەم بەڕێزانە دامەزران و لە ناوەندەکانی خوێندنا ئێستا دەست بە ئیش و کارەکانی خوانیان کردو و جێگە دەستیان دیارە. پاشان لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە جەنابی وەزیری خوێنی باڵا زۆر هەوڵیدا کەوا سەرجەمیان ئەمە ژمارە ئەم بەڕێزانە تقریبان ئەگەر لە ساڵی حەڤە حسابی بکەین ئێستا 24ی چووە سەر ئەو کاتە تا 22 کارمان لەسەر کرد ژمارە نزیکی 11,000 کەس بوو. ئەم بەڕێزان نازانم شایەتە دەنیاننا نووسرامان بۆکردن بۆ وەزارەتی مالیە بۆ ئەنجومەنی وەزیران، پاشان بۆ وەزارەتی مالیە گلەی ئەومان لێکرا هەندێک داتەکانیان تەواو نین، هەندێک لەم بەڕێزانە تعینە لە شوێنی کە هەلاکولین با بڵین لە بەیۆمەتریا کێشەمان بۆ دروست بوو، لەبەرەوە نووسراکیان ئاراستە کردین دیسانەوە عزیێتماندان نردنمان بۆ بایۆمەتری دەستیان خۆش بە هاوکارێکی باش بوون، هەرچەند تۆزێ باڵێن درەنگ کەوتن بەڵام هەر لە سەریان وەستاین نزیکی 9,000یان مایەوە لە 11,000 شتێک بوو 9,000 کەسێکیان مانەوە. بۆچی و 2,000 کەمیان کرد؟ ئەوان نازان هەندێکیان لەوانێ پاشتر لە بەڕێزان پرسی خۆیان بزانن، هەندێکیان لە دەروەی وڵاتن، هەندێکیان تەعینەن لە شوێنی تر خۆتەزانی لە بایۆمەتری لەوێ دەرئەکەوێ بە شێوەیەک لە شێوەکان نزیکی 2,000 شتێک بوو نەچوون بۆ بایۆمەتری تر هۆکارەکەرچی بوو. ئێمە بەڕاستی کارمان بۆ نەبوو، کارمان بۆ بوو کە ئەمانە ئەم داتانەی نردومانە ئەمانە داتێکی صحیحن و ئەم بەڕێزانە یەکێکن لە سەیەکەمەکان و با بڵێن تەندروست نردوان بۆیان. پاشان کە تەواومان کرد بایۆمەتریشمان بۆ تەواوکردن داوان لێکردین چەند پارەمان پێویستە با بڵێن ئەم بەڕێزانە کە دا ئەمەزرێن ئەمانە دا ئەمەزرێن ئەمان گرێبەست نییە کە دا ئەمەزرێن ویسمیان هەیە دەرماڵی جێگیریان هەیە لەگەڵ دەرماڵە گۆڕاوەکان بە پێی ئیشەکانیان با بڵێن بەرز و نزمەکە هەندێک لەمانە لە تاقیقەکانە ئیشەکات مخەساتێکی زیاتری بۆ خەرجەکرێ، هەندێک لەم بەڕێزانە لەوانەیە لە ئۆفیسا ئیشکات فلان مخەساتی بۆ خەرجەکرێ بە شێوەیەکی تەخمینی ئێمە ئامادەمان کرد لەو کاتیان نزیکی 9 ملیار دینارمان پێویستە بوو مانگانە ئەگەر 2017 هەتاوەکو ساڵی 2022 ئێستا ئێمەوە سەر پرسیارەکەی بەڕێستان بۆی بزانی بەستێب لەگەڵیان نابووین تکایە گەرگلەیشان هەبوو بیڵێن ئێمە لە خزمەتانە نەوەکو خەلە لە ئێمە بێ بۆمان نەکردن. پاشان بە جوودی جەنابی وەزیر و
بە جوهدی بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران بە خۆشحاڵیەوە چووە بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیران. خۆت جەناب دەزانی بابەتێک بە ئاسانی ناچێتە بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیرانەوە، بەڵام لەوێ لە ئەنجومەنی وەزیران بەداخەوە بۆی ئەم گۆڕان کاریەی کە لەگەڵ بەغدادا هاتووە و ئێستا بەڕێستانە زانن هەتا سەرموچە بۆ مۆزەفی ئاسایی نابەسرێ یەکێک لە بدون ڕاتب بگەڕێتەوە بە مخەساتەکانی بۆ نابەسترێ. چی بڵێم زۆر یانچێک خاننشی نەبێ ئەلاکوورین زۆر ئێمە وەزارەتی خوێنی باڵات لێمان زۆر کەسمان لێ ڕۆشتووە و بەردەوام وتمانە لە خوێندنی باڵا چۆتە وەزارەتی مالیە چوە دارایی پاشان چوە ئەنجومەنی وەزیران چوە بەرنامەی کاری ئەنجومەنی وەزیران. ئەنجومەنی وەزیرانی بەڕێز بڕیاری داوە کۆتا ئەپدەیتە ئەوەی جەناب تێڵەی مەجلیسی خدمە باڵێن مەجلیسی خدمەی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی مالیە لەگەڵ وەزارەتی خوێنی باڵا ئەم سێلایەنە بتوانن ئامادەکاری بکەن بۆی بە تەنسیق لەگەڵ وەزارەتی مالیە عێراقا ئەو بڕەپارە هیچ نەبێوا بڵێن ئەو بڕەپارەی کە تقریبان ئێستا ئێمە کۆچی لەسەر 10 ملیار بە پلس ماینەس ینی زۆر نییە زاد و کەمەکەی، بەڵام بە تقریبان ڕێکەوتنەکەمان بۆ شێوەیە لە ئەمە کۆتا ئەپدەیتە مەجلیسی خدمە هاوکارمان بێ بۆی جەنابی وەزیری خوێنی باڵا لەگەڵ مەجلیسی خدمەیە کە شێخ سیراج بەرزانیە ئیتفاقێک بکەین بۆی کۆنووسێک حازرکەین و بینێرین بۆ بەغاو ئەو کەسانەی خۆمان کە لە نوێنەرایەتی هەرێمی کوردستانەکەن لە بەغا سپۆرتی کەیسەکەی ئەمان بکەن و بە کورتی و ئەم بەڕێزانشم لەگەڵا بووە ینی ئەسە من ئەتوانم کۆمەڵی قسە بکەم بەدڵی ئەمان، بەڵام من بۆ ناتوە ئەمە ڕیاڵیتی ینی با بڵێن ڕاستی بابەتەکە بڵێم ئەبێ هەمومان جۆدی خۆمان یەکخین ئەم بەڕێزان لەگەڵمانە بوون لەگەڵ مەجلیسی خدمەی عێراقی شادانیشتین ئەبێ جوودی خۆمان یەخین ئەو بڕەپاری تەمی لەکرێ بۆ هەرێمی کوردستان بۆ موچە ئەم بڕێ ئەمانی بخێتە سەر ئیتر چۆن ئەیکەین لە تعدیلی بودجێ عێراق ئەیکەین لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقی جوڵێنین لە دارایی وەزارەتی دارایی حکوومەتی ناوەند ئەی جوڵێنین هەرچی ئەەکەین ئەبێ ئێمە جوودەکەمان بۆ ئەوە بێت سەیەکەمەکان من هەشتا ئەزانم ئەمان لەگەڵمانین لەگەڵ ئەوە شام بۆ حکوومەتی هەرێمی بکەن مشکلە نییە لەکوێ جانەکەنەوە یعنی هەرچۆن بن ئەمانە دابمەزرێن چکە بەڕاستی مافێکی یاسایی و ئاسایی خۆیانە ینی سەیەکەمەکان من لە ساڵی چەندەوە بڵێم هەر چەند ساڵ بڵێم تۆ جنابیش هەر تەلەڤیزیۆن زانکۆ بووی سەیەکەمەکان مافی دامەزراندنیان بۆ ئۆتۆماتیکیێر هەبووە ئەوە چەند ساڵێکە لە 2014ەوە بەداخەوە ئەوەی لاتووە ئەجینا بەردەوام سەیەکەمەکان بە شێوەیەکی ئۆتۆماتیکە خریجیان تەخرجان کردووە لە زانکۆکانی خۆیان دامەزراونەتەوە لەبەرەوە کۆتا ئەپدەیت ئەوەیە کە بە جەنابتەموت و هەر شتێکیشە بوو لە خزمەت. زۆر باشە دەست خۆش دکتۆرجیان. کاکاروان ئێمە لای بەڕێزەوەکو نوێنەری گشتی بە دەقیق چەند خۆپیشانداتان کردو و خۆپیشاندان بە مانای ئەو نانەوەی پشەی و فەوزانە بەوەی کە گلەی و گازندەی کە لە دڵتانە هەبووە هەڵتان ڕشتۆ لە بەردەم پەرلەمان ئەنجومەنی وەزیران و بخوێندنی باڵا چەند بە ژمارە؟ ئێوارەی ئێوە و بینەرانی عزیزمان باش سپاس بۆ ئەم دەرفەتە. ئێمە وەکو دەرچوەکەمەکانی زانکۆپەیمانکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە دیاریکراوی 43 خۆنیشاندانمان لە بەردەم ئەنجومەنی وەزیران و لە سەرجەم شار و شارۆچکەکانەوە کردووە بە هەزاران جار لە دەرگای دکتۆر توانامان داوە و گەورەی کردو و دەرگای کردوتەوە لەگەڵ وەزیری خوێندنی باڵاش بە هەمان شێوە و لە ئەنجومەنی ڕاژەی هەرێم و ئەنجومەنی ڕاژەی حکوومەتی مرکزیش کە بۆ خۆمان لێوە بین لەگەڵ دکتۆر توانایە، بەڵام ئێمە قسەمان لەسەر ئەوە نییە. کەیسەکەی ئێمە ئەوەیە کە ئێمە دەستیمان پێ نەکرێت لە نێوان حکوومەتی مرکزی و حکوومەتی هەرێمی کوردستان، ینی بەڕوون و ئاشکایی کاکتۆر دەتوانێت چۆن ئێمە شادی ئەوەی بۆ دێن کە هەمیشە دەرگای واڵایە دەتوانێت ئەوی شادی بۆ ئێمە بدا کە حکوومەتی مرکزی بە ئاشکرا بەڕوون و ڕاشکاوی دەڵێ هەر کەسێک دەیەوێت دامەزراندن بکات دەتوانێت بچێت لەولا تەقدیم بکات لە مرکز تەقدیم بکات. ئێمە یەکەمەکانی زانکۆپەی مانگاکان کچێکی 22 ساڵ و 30 ساڵ کە ئێستا لە 2007 ساڵە دامەزراندن ڕۆیوە ینی تەمەنێکی بەسەر بدووە ناتوانێت بە تەنها بچێت لە بەعقوبە دابمەزرێت لە تازەترین شتەوەیان پێوتون دەتوانین ئێمە دەنگۆی ینی دامەزراندن لە حکوومەتی فیدرال بکەن. بەڵێ ئێمە نامانەوێت بێت دەمانەوێت دامەزراندنەکەی ئێمە حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکە. هەڵبەتە کاکتۆر ئاماژەی بۆ کرد لە 25 2024 ئێمە چیمان بۆ کراوە بایۆمەتریمان بۆ کراوە بە مەبەستی چی؟ بە مەبەستی دامەزراندنی هەمیشەیی بە پێی کتابی فەرمی لە 22دا بە نووسراوی فەرمی لە ئەنجومەنی وەزیرانەوە ناردراوە بۆ وەزارەتی دارایی بۆچی بۆ ئەوەی کەوا تەخمینی ئەم بابەتە بکرێ تاوەکو ئێستا ساڵێک 2 ساڵ 3 ساڵ
حوت ساڵەوە نزیکەی 8 ساڵە دەرچوە یەکەمەکانی زانکۆ پەیمانگەکان چاوەڕوانی بڕیاری دامەزراندنێکن کە سەرەتاییترین مافی خۆیانە هەڵبەت ئەم لێکەوتەیە وای کردو دەیان کەیس بێ کاکتۆر ئاماژەی بۆ کرد کە 2000 یەکەمەکان نەهاتوە بۆ بایۆمەتری ڕاست دەکا ئیشی وەزارەتی خوێندنی باڵا یعنی ئێمە چەندین جار لە پەیوەندی بووینەوە کۆنتاکتمان هەیە برادری تویتیا بوو پێ دەڵێم ڕێژێ زۆریەکەی بۆچی کە نەچۆ بایۆمەتری بکە بە کەیسمان لەلایە نەک 1 و 2 لە ئەنجامی ئەوەی لە ڕووی سایکۆلۆژیەوە نەفسیەتی تێکچووە کە نەگەیشتۆ بە سەرەتاییترین مافی خۆی ڕۆهەندەران ڕۆیوە لە ئاوی ئیجە خنکاوە لە تورکیا سیارە لێیداوە لە هەرێمی کوردستان بە حکمی ئەوەی ئاگاداری خۆی نەبووە بە حکمی ئەوەی سترێسی لەسەر بووە نەخۆشی لەسەر بووە ماڵ و منداڵی لەسەر بووە نەیتوانیەوە پاش ئەو هەموو ماندووبوونە تووشی نەخۆشی نەفسی بووە باوەڕ دەکەی مامۆستای بەڕێز ڕەنگە دکتۆریش بە هەمان شێوە ئاگای لێبێ کەیسی وامان لایە گەنجە ساڵی 2017 بۆ 8 ینی تەلەفۆنم بۆ دەکات دەڵێ دکتۆر والله من بەڕاستی نەفسێتم تێک چووە چی ئەەکەم ئێستا هیچ مادەیەکم نییە دایکم نەخۆشە باوکم نەخۆشی سەرەتانی هەیە یەک خوشکی تاقانم هەیە ینی ئەمە شەرم نییە شانازیە کە دەیەوێ ماڵ و منداڵەکەی خۆی و باوکە نەخۆشەکەی بەخێو بکات ئاماژە بۆ دەکات دەڵێ لەگەڵ خوشکەکەم خەریکی نانکردنم حکوومەت هێرێمی کوردستان گەورەترین دەستکەوتی لە ناوەندەکانی زانکۆ پەیمانگاکان لە دەستداوە بۆ لەبەر ئەوەی سووک کە دەرگایەک لە وەزارەتی لە حکوومەتی مرکزی کراوەتەوە علەساس لەوێ بچن دەوام بکەن ئەو هەموو یەکەمە ئەو هەموو سەروەت و سامانە ئەو هەموو هێزە ئەو پاوەرەی کە لە ناو یەکەمەکاندا لە هیچ ئینسانێکی ئاساییدا نییە بۆ چونکە ئێمە دەزانین چۆن وانە بڵێنەوە چۆن فراغەکانی وەزارەتی خوێندنی باڵا پڕ بکەین وەزارەتی خوێندنی باڵا بە حکمی ئەوەی دکتۆر توانە اختصاسێتی و بە هەمیشەی ئێمە ئاگامان لە یەکتریا ئێستا خەریکە بێت بە وەزارەتێکی پیر بۆ چونکە سیر کە دەیان پرۆفی نازدارمان دەیان دکتۆری بەڕێزمان تەقاعد بوون وە لەلای هەمومان ڕوون و ئاشکرایە بە بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیران باشە ئەمانە ناسنەوە جێی چێ ئەچێتەوە جێی لەگەڵ ڕێزم خەڵکی شایستە هەیە لە گرێبەست چۆتەوە جێی بەڵام کۆمەڵک خەڵکی ناشایستە چۆتەوە لە ڕیزبەندی 50-60ەکانیش نییە بووە بە گرێبەست ئەمما چ ویژدانێک چ پرەنسیپێک چ یاسایەک پاڵپشتی ئەمە دەکات لەگەڵ ئەو پێم خۆشە ئاماژە بە کۆمەڵک شتی زۆر گرنگ بکەم هەڵبەت وەکو وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی ئەمە پاکانە نییە بەڵێم لە تەنیشتم دانیشتۆ بۆ لەبەرۆی ئێمە بەدەر لەوە ڕەنگە برادەر بین لە بازار یەکتریمان دیوە کۆنتاکتەکەمان وای لاتوە کە بە هەمیشەی ئاگامان لەگەڵ یەکتری هەیە ڕەنگە لە ناو وەزارەتە بێ پەیوەندی جواب نەدەنەوە یان نازانچی لە هەموو شوێنێک بەڵام ئەمە غەدرکردنە لە یەکەمەکانی هەرێم بۆ چکە یەکەمەکانی هەرێم وایان لێ هاتووە سەرگەردان بوونە کەیسی وامان لایە کابرا بەربۆتەوە لەسەر خانوو ئێستا ئیفلیج بووە چی لەمە یەکە چۆن ئەمە دەتوانێت بایۆمەتری بکات ئەی ئەم هەموو بایۆمەتری کە نەی خواردووە وەزانانی هەمووی پێشتر دامەزراوە نەخێر ئەمە لێکەوتەکانی ئەوەیە کە یەکەمەکان لە کات و ساتی خۆیان دانەمەزراون هەزاران ستۆری ترمان لەلایە هەزاران دەردەدڵی ترمان لەلایە ئێمە بە شایەتی سەرجەم نوێنەرە بەڕێزەکان نوێنەری سلێمانی نوێنەرەکانی شارەکانمان نوێنەری دۆک لەگەڵ کاوە تیV کاوە ڕاگەیاندنی کە زۆر محتەریفە لەم هەرێمی کوردستانە دکتۆر توانە ژاگای لێ پێشترش ئاماژەم بۆ کردووە چوومە بە داتای مەیدانی بەناو ناوەندەکانی زانکۆ پەیمانگاکاندا گەڕاوە بۆچی یەکەمەکانی زانکۆ پەیمانگاکان ئێستا ناخوێنن یعنی قوتابیەکانی زانکۆ پەیمانگاکان ناخوێنن یەکەم وەڵامیان چێ کاک دکتۆر یەکەم وەڵامیان دەڵێ ئێمەش وەکو یەکەمەکانی ئێوە ناخوێنین بۆ لەبەر ئەوەی هیچ دەلیڤەیەک هیچ دامەزراندنێک نییە بۆ ئێمە چی هیوایەکمان هەبێ بڕۆ سەیری ئەو پەیپەرانە بکە بڕۆ سەیری ئەو توێژینەوانە بکە کە ئێستا لە بەکەلۆریۆس دەکرێت بزانە چەند ئاستی لاوازی لەگەڵ 7 ساڵ لەمەوبەر لەگەڵ 10 ساڵ لەمەوبەر هاتۆتە خوارێ ئەمە پیری وەزارەتی خوێندنی باڵایە دوو ڕۆژی تر ئەبێتە نەنجی لە باسی ئەو پیری وەزارەتی خوێندنی باڵایەکەین دەست خۆش کاک وسام ئێوە ئەو 9,000 سەیەکەمەی کەماونەتەوە تا چەند لە نێوان خۆتانە یەکگرتو و یەکدەستن یەک هەڵوێستن بۆ پێی کە ئەگەر داوای مافەکانی خۆتان بکەن هەمووتان بێنە سەر شەقام هەمووتان بچنە بەردەم ئەنجومەنی وەزیران هەمووتان لە شوێنێ کۆبنەوە حکومەت گوێتان لێ بگرێت تا چەند ئەوە لە ناو خۆتانە ئابینن دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم سوپاس لە هاتنی کاکتۆری پێم وایە کاکتۆر لەگەرەمە زۆر کراوەیە دەرکای کرایتەوە بەنسبەتی پرسیارەکە 10,000 کەس چۆن یەکدیگر دەبی لەسەر ئەوەی کە داوای حەقی خۆی بکە من لە شاشەی بەڕێستانەوە ڕای دەگەینم 43 جار خۆپیشاندانمان کرد ئەو 43 جار خۆپیشاندانە
وانە بەرپرسان نیاندیبی تو 10,000 کەس کە سەیەکەمە کە نخبەی هەڵبژێردراوی هەڵبژێردراوەکانتە لە زانکۆ و پەیمانگاکانت لە ئاسەوە چەسەنراونەتەوە بەڵێ چەسانەوە بەو مانای ئەتو 4,000 گرێ بەس بێنی لە شوێنی منی دابنێ بەو مانایی کە ئەمن 4 ساڵ بەڵگە هەیە ئەمەی کەواسێکی بەڵێ 4,000 گرێ بەس لە شوێنی ئێمە دانرایە ڕاستە ڕەنگە ئێستا جوابم دەنەوە بڵێن لا لە شوێنی گۆن یە کەس ناتوانێت شوێنی گۆ بگرێتەوە بە فعلی ئەو کاتێک کە قانونی 67 هەیە مافی منە کەدا بمەزرێم و ئەو فقرەی کە باسی دەکەن کە باسی بودجێ و تەخمینی داراییە و نازانم چی باشە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی ئەگەر لاواز نییە بەرامبەر خەڵکی خۆی مادەی چاردە لە موازنەی ساڵی 2023-2025 هەردوو فقرەی ئەلف با دەرێکا کە تەژغیلە دامەزانی سەیەکەمەکان تەژغیلە بودجەشیان لە بۆ دیاری دەکرێت لە موازنە ڕێی پێدرایە یعنی دەرگای لە بۆ کرایەوە کە نەکرایە هەتا ئێستاکە هەرچە مبەڕیرەکی بینەوە لای سەیەکەمەکان بەڕاستی هیچ قیمەتەشی لە بۆ داناندرێ و سەرنجی مەوە اعتیبار لۆ ئەو نەوع قسانە ناکەین کە تەمەنمان دەدزی کە تەمەنمان بەفیڕۆ دەدا بەڕاستی ئەمە سەیەکەمەکان نمونەی وا تراژیدیمان لەکنە یعنی کەیسی وامان قسەکانت زۆر بێئومێدی و بێ هیوایی پێوە دیارە بێ هیوا نابم لەبەر ئەوەی حەقی خۆم هەر وەردەگرمەوە ئێستا کایکی سیاسی لە گۆڕەیەکە هەڵبژاردننی عراق دەکرێ خۆت لێرکانە لە ناوەخۆ کوڕێک دەکەون لەسەر پۆستەکانیان هەر بابەتەچی دی سەر ئەنجام ملت بڕیار دەدا ملت لە لێواری تەقینەوەیە تۆ هەر لە سەیەکەمەکان ڕادەست پێ مەکە چاوی کامیراکەت زۆر بەگشتی بە تەمەشای ناو بازارەکانت بکە ئێستا من بۆ خۆم کە سەیەکەمم کە پێشتر وەستا کار بووم ئیشی کاری ساردکەرەوەم دەکرد سبلیت و ئەوانە بڕوان پێ دەکەی بە شەرمەوە نیە تەعاان زۆر بە شانازیەوە من باسی بابەتی خۆم دەکەم من نمونونەکەم لە نمونەی 10,000 کەسی ئەوە پێش ئەوی کە نمونەی خۆم بڵێم با نمونەکی تر بڵێم نەوەک برن ئەو باسی خۆی دەکە خوشکەکی بە ڕێزمان خوشتی هەر یەک لێ مێبی لە هەر یەک لێ ئێمەبی لە کەلارەوە هەتا هەولێر 8 ساعتە ڕێە کە پارەی کرێی ڕێی نەبووە بێ بەشداری خۆپشاندان کە لە داوای حەقی خۆی بەو ئاستە هەژاربی مەجبور بی لێوێ ڕابێت ئێرکانە یعنی ئەوە معقولێتی تێدا حکوومەت مبەڕری بینتەوە کاکە من سەیەکەمە مافی قانونیم هەیە کە مافی قانونیم هەیە دەبی بمدەیە و ئەگەر نامدەیە مبەڕیرە چییە ئەگەر نامدەیە جێبەجێ نەکردنی قانون بەخۆی ناقانونی نییە باشە ئەوە تو جێبەجێ ناکەی چێ تۆ بداتە قانون بەڕاستی ئەمە چەکدار نینە و هێزەک نینە لە ناو ناوەندەکان هەتا بڵێن دەست لە کار دەچێشینەوە و کاریگەریمان لەسەر هەبی لە بۆمان جێبەجێکەن بەڵام ئەوانەی کە دادەمەزرێن ئەمە ڕۆژانە دەیان بینین لە سلکی سەربازی لە سلکی مەدەنی لە سلکی خوێندنی باڵاکە ئەوە ئاشکرایە و دیکۆمنتەکانیشم لەکنا ئەوانە سەرنجام موچە وەردەگرن خۆ بەلاژ ئیش ناکەن باشە موچە وەردەگرن لەبەر ئەوەی ئەتو 4,000 گرێبەستەکە دانە لۆ منت دانەنا داواتان لە سەیەکەمەکان کرد کە ببنە گرێبەست لەبەر دەرچی ئەنجومەنی وەزیران بە منیان گۆ کاکە تۆ دەتوانی بە 200,000 ببی بە گرێبەست 200,000 ینی بە 200,000 دەوام کەی لە زانکۆ یا پەیمانگایەکە پەیمانگایە گیان زانکۆیەک بی بە گرێبەست بە 200,000 ئەو ژمارەی کە دەیرم لیان تاکید دەکەمەوە کە هەر ئەو ژمارەیان گۆ زیاتر نا لە بۆی نەوەک برێن 200 نەبوو 400 بۆ 400 نەبوو 500 بووە دوا بە دوای ئەوەی کە زانکۆیەکانیان پڕ کرد لە گرێبەست دەبینم موچەکانیان لە 400 تا 600,000 ئێمن بەو پارەی مەمنونم کاکەدا دەمەزنێن سەیەکەمەکان بەشەکی هەرە زۆریان هەر ئەو پارەی وەردەگرن یعنی ئەو کاکتۆر توانە ئەو داتانەی لەکنە کە ینی تۆڵی لەو بەشەیە ئێوەش هەڵخەرن دووبارە هەڵخەڵەتێنرانەوە کە ئەویان پێوتون بە 200,000 و دواتر 600,000 بووە بەڕاستی ئەم دەمێ مستەعاچی تۆزە سوۆسیال میدیایش تێکەر بابەتەکەی بکەم ئەمە نەک هەر خەڵتێنراوین بەڵکو گەوجێنراوین بەڵکو یعنی هەرچی بێڕێزی و قەدری نائینسانیە مەسەلەن شێوەی نائینسانیە بەرامبەرمان دەکرێت چونکە سەرنجام ئەمە زیانی ئەدەبیم پێکەتە زیانی مادی و معنەویشم پێکەدێت دەرون هیلاچین ئەمە بەڕاستی باش ئاستی زانستیمان هاتە خوارێ ئەمە وڵات کاک وسام دەستخۆش کاک شوان وەکو نوێنەری یەکەمەکانی کۆیە ئەمە ئەوە بڵم کە بەڕێزت ئەو کاتی تەخەڕوجت کردووە خێزانت پێک نێناوە ئێستا لەخوا بە زیاوە مناڵەتەوە و مناڵەکەش دوابزانام گەورەیە تۆردا نەمەسراوی لەم ماوەیەدا چ بەرپرسێک چ لایانی حکومی جگە لە خوێندنی باڵاکە ئەڵی دەرگایان بەڕووەدا کردوینەتەوە کێتر لەگەڵ ئێوەدا دانیشتووە کێ گفتی یاوە بە ئێوە کێ بەڵێنی یاوە بە ئێوە کە گرفتەکەتان بۆ چارە سەرکاوکە هێشتا کەیسەکەش هەروەکو خۆیەتی سڵاو کاک دیدار سپاس بۆ دەرفەتە جوانە
بە خێراتنی کاک دکتۆر و میوانە بەڕێزەکان و مامەسانی هاوپیشەن دەکەم بەڕاستی ئەوەی ما کە مامەسا وسام و مامەسا کاروان زۆر مەعاناتی شتوان باس کرد ڕاستی ئیما چەندی لەسەر بگوترێت چەندی باس کرێ ئێستا کەمە کاک دکتۆر باسی ئەوەی کرد کە دامەزراندنی ئێمە کە لە ئەوەی حراق دیڕاستە دەکرێت بزانە داخوا تا چەند ڕێگە چارێک شتێک بدۆزرێن بۆ ئەوی ئێمە پێدا بمەزرێن بەڵام ئێمە ڕۆژانە دەبیستین ڕۆژانە دەبینین لە بەرچاومان چەند چین هەیە دادەمەزرێتن ئەوە نەخۆشی نەفسێکەوە کولۆمە کە دەبینین لە پێش چایمە خزمانمان کەسانمان لە سلکی دی لە وەزارەتی دی دادەمەزرێ بەڵام ئێمەی کە ئێمەی سەیەکەمین کەیسەکەمە هەوەک خۆیتی وەکو پرسیارەکەی بەڕێزت ئاماژەت پێدا من لە 2017دا تەواوم کرد ژیانی هاوسەریم پێک نەی نابوو من ئێستا لەخوا بە زیادی خاوەنی سێ مناڵم مندارەکەم ئەو سار بێتەوە دەستا بەرخوێندن تەمەی دەبیتە 6 ساڵ ئەمن وێنام دەکەێت کە پێش ئەوەی کە ژیانی هاوسەرگیری پێبگرێت مندام مەزرێم من بتوانم ماستەر دکتۆرا بەدەست بینم بەڵام ئێستا من خۆم ئەوە منداڵەکەمەوە دەستەوە بەرخوێندن هەتا ئێستا مندا نەمەزراوم و خۆم لە هەر ئەو کاتێک ئەو بنمە لە وەزارەتی پەروەردە بە شێوەی وانە بێش مندا مەزرام بە شێوەی وانە بێش خوێندکارم هەبووە خوێندکاری خۆم ئێستا من نسحەتم کردووە بۆم باس کردووەکە کچی خۆم کوڕی خۆم بخوێنە سبەی ڕۆژێکە لە زانکۆ و پەیمانگەکان کە دەرەجەی بازینە یەکەم و دووەم و سێم بووی دەتوانی دەرفەتی باشتر دەبی دادەمەزرێ من لێرکوانە بە شێوەی کاتی لێرکوانەمە بەڵام نەمزانی کە خوێندکارەکەی من ڕۆژێک لە ڕۆژان دێت تەواو دەکاتن کە ئێستا یەکەم و دووەم و سێمەکان بووە ئێستا ئەپرسیارم ئاراستە دەکە مامەسە شوان بیردێ کە بە من دەگوت ڕوویاوە ئەو واقعە ئەو واقعە کاک دیدارەمە 7 ساڵە چاوەڕێی دامەزراندن دەکەین 7 ساڵە چاوەڕێی دامەزران دەکەن هەموو جارێ کاک دکتۆر توانە شایدی ئەومانلانی بۆ بداتن کە هەموو جارێ لە ئەو بۆمان باس کراوە کە ئێوە لە ئەولیەتدان هانی هەرچینێک دا بمەزرێتن ئێوە دادەمەزرێن بەڵام ئێستا کە سیر دەکەین ئێمە لە کۆتاییەکەش نینە حەزەکەم دکتۆر توانە ئەومان بۆ ڕوون بکاتەوە کاک دکتۆر وسام و مامەسەکاران ئاماژیان بۆیدا 4000 کەس بوونە گرێبەست بەڵام من هەندێک کەس دەناسم لەو گرێبەستانە ڕۆژێک لە ڕۆژان وانەبێژ نەبووینە حەزەکە دکتۆر توانە سبەی بە ئەوانی دوای بەرنامەکە بەناو پێی دەڵێن بەناو پێی دەڵێم کە برادری خۆمە شخصی خۆمە کڕ ئەو پێی وتم مامەسە شوان کە تۆ سێم بووی لە ئەوەی بەڵام من لە بیستەمەکان بووم فەرم مندا مەزرام تۆدا نەمەزرێ باەکسەر دکتۆر وەڵام من لەگەر ئەوەی دانیمە پێم ناخۆش بکە ئەو دامەزرێتن بەڵام لەسەر حیسابی منە لەسەر حیسابی ئەوم پێ ناخۆشدن هەر کەسێک کە دابمەزرێتن مافی خۆتی کە دابمەزرێتن بەڵام ئەدی مافەکەی من چی 7 ساڵ چاوەڕێ دەکەم من دابمەزرێم کەچی کەسی تر کە وانە بێژ نەبووە وانە بێژ نەبوو کەڵام ئێستا کراوەتە گرێ بەس و بۆ زانیاریش ئێستا دکتۆر توانە لەوانی ئەگەدار بیتن لە زانکۆ پەیمانگەکان کەسی خۆ بەخشەیە لەوانی سبەینێ لە ڕۆژێک لە ڕۆژان ئەوان دیسان دابمەزرێن بکرێنە گرێ بەست دیسا ئەمە هەورۆک خۆی باشە دەست خۆش کاک توانە دکتۆر توانە ئەو 4000 گرێ بەستەی کە ئەمان دەڵێن لە حەقی ئێمە خراونەتە زانکۆ پەیمانگاکان ئەوە چی ئەو بابەتە کەم زار وڵا پرسیاری دە مامۆسای بەڕێزەکەم جناب لێوانە بێژ بووی لە پەروەردە چۆن نەکرای بەگرێ بەست کاک دکتۆر قەزم لە خۆم نەبوو باوتی تەلەبەکەی خۆم دەگوتم تەڵەبەکەی خۆم ئەوم بۆ کردووە کە یەکەم بێتن بەڵام ئێستا کە تەواوی کردووە دەڵێ مامەسا من چۆم دابمەزرێمەوە بەڵام ینی مەبەستم ئەوەیە ئەگەر بەڕێزیشان وانە بێژ بواە لە وەزارەتی پەروەردە لەگەڵ هاوڕێکانیە ئەکرا بەگرێ بەست من داوان لێ یەکەم داوایەکی هاوڕێیانە نازانم بە هەرچی وەریەگرن با کەیسەکان تێکەڵ نەکەین ئێمە بۆ سێەکەمەکان هاتوین با بە هەمومان تەکبیرێ بکەین وایە نەتیجە مهمە بەڵام چیە لە جێی کەسدانراو کەس لە جێی کەسدانراو بەڕێزە ئەم گرێبەستانە بە پێی ڕێنمایی ژمارە دەی ساڵی 2019 کراوە ڕێنمایەکە خۆتان بیخێنەوە ڕێنمایی وەزارەتی داراییە کاک ئوساموانە کاک ئوسامە ئەوەی جەنابتی وت ئەوە جێ پرسیار بووە لات یعنی چی مۆزەفێ لە ئەنجومەنی وەزیران بە جەنابە بڵێ تۆت سەیەکەمەکانی و کەسێکی زیرەکی بڵێ 200,000 ئەی نابێ بێتەوە لێ کۆڕینەوەی بکەیت 200,000 نییە لە هیچ ڕێنمایەکانیە چۆن نەتوانێت هیچ کەسێتوانن بە پێ یاسا و ڕێنمایی نەبێ کارکە خۆم ئەوە جوابدانەوە نییە بەڵام مەبەستم بۆیە خۆت بەدەدا چوونێکم کردە بزان ڕێنمایی ژمارە دەی ساڵی 2019 هاتووە بۆ گرێبەستەکان هەر لە شادی سەرەتایەتیایەتی هەتاوەکو پرۆفیسۆر
دکتۆر موچەی گرێبەستەکان چەنە بۆی وازەحە بە کەلۆرەس 500,000 بە کەلۆرەسێکی زانستی 600,000 1,250,000 2,250,000 تا 2,250,000 ڕات بۆ 200,000 یانی وازەحە ئەم ڕێنماییە بۆ ئەم بەڕێزانە دەرنەکراوە بۆ ئێمە دەرنەکراوە ئەم ڕێنمایی ژمارە دەی ساڵی 2019 ڕێنمایی وەزارەتی دارایی و ئابوووریە لە ساڵی 2019 بڵاو بۆتەوە لە هەموو سایت و هەموو پەیج و هەموو شوێنەکە بۆ هەموو وەزارەتەکانە بۆ ئێمە نییە وەکو خوێنی باڵا یعنی کەسێک نییە نەزانێت بۆ بەرچاوڕوونیت یعنی پاکەرەوەیە بەو گرێبەستە پاکەرەوەیە بەردەست هەیە بەو ڕێنمایە بەردەسە مامەساشمان هەیە پرۆفسۆرە بەو ڕێنمایە گرێبەستم مانگی 2,250,000 وەرەگرێ مافێکی یاسای خۆەتی لەبەرەوە یعنی زۆر جیاوازن کەیسی وانە بێژەکان تکاتان لێ یەکەم لەم لایە ئەمان بە پێی ڕێنمایی ژمارە دەی 2009 ئێوە بە 24,960 قانونەی ئێوە بەڕێزان ئێوە یاساییە من پێم وتن مافێکی ئاسایی یاسای خۆتانە لە خۆم قسە ناکەم سەری قانونی خدمەتی مەدەنی بکەن لە ژمارە 24 ساڵی 960 ئێوە دا ئەمەزرێن ئەوان لەوانێت 10 ساڵی کەش بە ئەو قسە نەکەین ئیشەڵا ساڵێککە ئەبنە هەمیشەی وەڵڵاهی ڕێیس وزەراش ئێستا ناتوانێن زەلامێک تاینکە بۆیە ئەڵێن با ئێمە کارێک بکەین ئیشەڵا بەرهەمی هەبێت لە سوێکی دوانزەوە هەتا هیچی خانشی نەبێت بۆ بەرچاوڕوونیتان ئەوەی کە جەنابیش ئاماژە پێدا ئێمە 1200 بە یەک کلک 1240 کەسی ئێمە خانشین بوو هەموو وەزارەتی خوێنی باڵا ئیتر هەر لە پرۆفسۆرەوە تیا بوو هەتاوەکو پاکەرەوەیەک لەبەرەوە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران لەبەرەوە کەس دانەمەزراوە کەسیش دانامەزرێ ئەو بەڕێزانش کە بۆیان کراوە هیوادارم بەردەوام بێ لەسەر داهاتی ناوخۆ بۆیان کراوە ینی داهاتەکانی ئەم وانە بێژانە هەم ئێمە باڵێ وەزارەتی خوێنی باڵا هەم وەزارەتی پەروەردەش هیچ کامان نەچوە سەر بودجێ ئاسایی هەر بە لەسەر داهاتی ناوخۆ بۆی کرا لە خزمەتان فەرموودن لەوانێ قسەکانم تۆزێ زبر بێ بەڵام یعنی گەشتۆتە تینمان حەجنێویش بێ ئاسایی نانا داوای لێ بورنەکەم حەدم نییە باز فەرمووتە لە 7 ساڵە لەم ماوەی 7 ساڵەیە دووەج بەتان دامەزرانەوە ینی هەستەکەن زۆرتان کردووە نەوەڵا دەستکەوت نییە ناخێ لە 7 ساڵە بتوانانی دووەج بەدامەزرێنی سوێن بەخوا من بوو ماچوومەوە ماڵەوە یعنی هیچ دەستکەوت نیە تۆ لە 7 ساڵ خزمەتکردنا بتوانانی دووەج بەدامەزرێنی کە حەقی سەرەتایی خۆمانە ینی کێ بچێتە ماڵەوە بەس وەزارەتی خوێندنی باڵای کوێ حکوومەتەکەڵێ کە لە دەسەڵاتمان نەبێ وەجبێ دامەزرێنم نایکەم لە پۆستەکەمە کشێمەوانە ینی 7 ساڵە تووشی کەئابە بووین ئێمە 7 ساڵم بێیش دانیشم 11 جار لە ئەوروپا ماوە 5 لە ئاوی ئیجەم ماوە لە بوارەکەی خۆتا هیچ لە کەرتی ئەهلیایەتی شێ ناکەی کەرتی ئەهلیەتی سیڤە نێریاڵی یەکەمی جێی تۆ نابێتەوە سیڤەکە دەبێت تۆ یەکەمی سبێن لە زانکۆکانە دامەزریتەوانێت وەرە ناگری ئانی لەوە شادی دووبارە چانسەکەتان ئەمرێنەوە سیڤە بی خۆ بێ بنووسی لە یەکەمەکە با من خزمەتی جەناب باش لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کورسانە دووبارەیەکەمەوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کورسانە یەک کەس دانەمەزراوە سەیەکەمەکان نەبێ تەحەداتەکەم دووبارێکەمەوە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کورسانە هیچ کەس بە هەمیشەی دانەمەزراوە ئەو دوو ڕۆندەی سەیەکەمەکان نەبێ ئەگەر لە هیچ وەزارەتێکیشە لە هیچ شوێنەکە بەڵگەم ناوێت با من بشایەتی بۆ هەمووی نانە دڵنیاتەکەم برای ئەزیزم من دیوانم هەمووی دێتە لای برات هەمووی بە گرێبەست دامەزراوە هەر هەمووی دڵنیاتەکەم نازانم ئەوەی جەناب سەربازی بە سەربازی نایەتە لای من بەڵام لە کابینەی نوێمە هیچ زیاتر خزمەتی کراوە دکتۆر جانیانی باشە تۆمان خزمەتی براکەم سەربازی نازانم ئەگەدار نیم هیچ وەزیرێ سەلاحەتی دامەزراندنی یەک فەڕاشی نییە لە کابینەی نوێمە هیچ وەزیرێکیش تەنها سەرۆک وەزیران ئەوەی من ئاگادارم ئەوەی هاتوۆتە بەردەستمانی خۆ دڵنیا دەکەم ینی ڕێک وەک خۆی قسەکەم تا ئێستا یەک دامەزرانی هەمیشەی بۆ خوێندنی باڵا و ئەوەی ئاگادار بم بۆ خزمەتی شارستانی نەکرا لەم کابینەی نوێمە بۆچی شانازینە ئەگەر جەنابی وەزیر توانی بێتی تەنجەناب دەزانی تەراکم بووە لەسەر ئێمە هاتووین لەسەر چەند وەجبە لە 2014 نەکراوە برای من وایە مقارنەی بکەیت ینی ئەوەی پێشتریش بارگرانی بۆ بەسەرەوە لەسەر ئێمە ئێستا ئێمە بەڕای جەنابەت بەڕای ئەم بەڕێزانش ئێمە ئێستا ئیش لەسەر چیەکەین ئیش لەسەر حەڤهەژدە بۆ 24 بۆ نامانێت ئەم بارە قورسە بۆ دوای خۆمان بەجێ بێڵین ئێستا هەر حەڤهەژدە ئیشکەنەوە چیشەکەمان ئاسان بێ بەس کاکە دادی نادا
ینی ئەم کێشە هەر بەردەوامە بێ هەوڵی تەواوی جەنابی وەزیری خوێنی باڵاو هەوڵی تەواوی ئێمەش ئەوەیە هەر هەمووی بەیەکەوە بکەین بۆی ئەم بارە قورس نەبێ بۆ دوای خۆمان یەک پرسیاری هەمێن ئەو کاتێک کە پێویستیان بەوانە بێژ بوو لە زانکۆکان بۆ یەکەمەکانیان ئاگادار نەکردوانێ بڵێ پێویستمان بەوانە بێژە هەتا یەکەم وەسابێ بۆچی کەسێکی کە بێنم کە لە پلەی لە پەنجامی نایە من چەند ساڵ هەوڵم ئەو گلێ بۆ خوای بەجێ بەڵام بڕوا ناکەم ئەوانە بێژانش بەتەمای تەعینات بوو دکتۆر هەست ناکەیت بێ پلان کراوە ئەو دامەزرانی گرێبەستانە ئەگەر ڕێگەم بە جەناب بتەواو خۆی کە ئەموانە بێژانە با بڵێ وانە بێژ یاخود پەلەپەلی پێوە دیار ئەموانە بێژان کەوانە بێژ بوون بە پێ ڕێنمایی ژمارە حوت وەزارەتی مالیە پاریان بۆ خەرج کراوە ئێستا بەڕێزت ئەگەر ماستەر هەبێ 3,500 دەدرێتێ بۆ سعاتێکی محازرات بیڵێیتەوە ئەش پێداویستی کۆریجەکە پێشداویستی بەشەکەیە ناوچە دوورە دەسەکان زیاتر ئەگەر سەری داتاکان کرد خوا وەڵامێکی بەڕێز بدەمەوە بیرم نەچێ بۆی پێ بڵێم چەند ناماسڕێوەتەوە ئەگەر هەش بێ بە سەرمانات چوو بێ ئەوە نازانم بۆ مەبلەغە پارانە دەرسیانتەوە هیچ وانە بێژە بە تەمای تەعینات نەبووە دڵنیاتەکەم بە تەماش نەبوو بێتە گرێبەست ئیتر چۆن محتاجەتیان هەبوو کاکە حیزبەتی بەکارهاتووە مەحسوبیەتە کە سوکارە ئەمانە لەوچی نەئیشی من بێ نە ئیشی جەناوە ڕاستەکەی هەموویمان بینیەوە هەمووشمان بیستووە خۆ لە کەناڵەکانە باس کراوە بەڵام وعدتانە دەمێ بڕوا بکە یعنی بێ ئەوەی کەس قسە بکە جەنابی وەزیری خوێنی باڵا براتی ڕاستپاردوو بە سەرۆکی لیژنەی وردبینی کردنی ئەو وانە بێژانە چەندیان شایستن بۆی بکرێنە گرێبەست ئێمە برای ئەزیزم نزیکی 1,050 کەس لەو کەسانە لە فلتەری ئێمە دەرنەچوو سەرەتاکانی پشڕاستی نەکردەوە کە ناوبراوان وانە بێژن بە ناوی سیانی دامانەتە جەنابی وەزیر و نووسرامان کردەوە بۆ ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی گرێبەستەکانیان هەڵۆشێتەوە ئێمە بە ئامانەتەوە ئیشەکەن چاوپۆشیمان لە کەس نەکردووە بۆ خوا گەورەیە باشە دەست خۆش پرسیارەکەت لە دکتۆر با پرسیارەی ببوورە زۆر بە خێراتنی دکتۆرەکەین سپاسێکەین سپاس بۆ ئێوەش من جەناب لە کوێ من لە سلێمانیەوە ئەمێ مەجاڵم من لەبەرەوەی هەم پڕم هەم قسەم زۆرە و هەمەوێ جوابانەوەیکیشم هەبێ بۆ قسانێک کە کرا پرسیارێکەدا ڕاستی هاوڕێکەکەم کرد بە تایبەتی و پرسیارە حەزمە کرد بە تایبەتی جوابم بۆی کە 10,000 کەس لە یەکەمەکان چۆن بتوانین بینە سەرجادە نەبێ و جوابەوە بەمەوە بۆ ئەوەیە یەکەم لێرەیە وابزانمە بێەوە یەکەم پرسیار خۆت یەکسەر هەستی پێ بکەی پرسیارەکە ئاساسلی دکتۆر بکەی بڵێ بۆ ئەوە یەکەمە لە 10,000 کەس لێرەیە من پێتەڵم وەڵامەکەی زۆر ئاسانە پێویست ناکە زۆر بگەڕن لەبەرەوەی یەکەمەکان وێران بوون گیرفانیان پاریتیانە ئەوەشی کە ئیشەکە ئێستا من نمونەیەکت بۆ هێنمە کە نمونەیەکی زۆر بەسیط دۆستی خۆمە پاریان پێنیە ئەوەشی پیاەکان ناتوانێت بۆ ژیانی خۆشی سەرفیکە من هاوڕێکم هەیە لە شارە زوورەوە هەموو ڕۆژێت 40 کیلۆمەترەچێتە سلێمانی 40 کیلۆمەترە گەڕێتەوە 3,000 کرێم سەر 3,000 کرێ و سەر بە 20,000 شەکە 2,000 یا بە ناخواردن دکتۆر خۆت بیت یان کەسێکی نزیکی خۆت یان هەر بەرپرسێک لە وڵاتەوە بە نەوەکانیشیان ئەتوانن بە پارێ ژیان بکەن گرێبەستەکان کە ئەو لە شوێنی تۆ ناگرێ باوەڕکە لە سەرۆک بەشەکان لە سەرۆکی زانکۆکان ئەڵەن ئەو گرێبەستە بێشماری کە بۆمان هاتووە خۆشی بە دکتۆرتوانە ئاماژەی پیاکە بەشێکی مەسەلەکە حیزبایەتی و سیاسیە و ئێمە ئەوە ژەڵێن کە ئێمە یەکەمەکان بەشێکی ئێمە لە بینی کێشمی سیاسی ئەم وەزعمان بەسەرا هاتووە ئێمە ئەو هەستەمان هەیە هیوادارین هەڵەبین ئەو چوارکوسەیە کە برا بە 5 کەس ڕەنگە ستۆدیۆکەی تۆ یان ئیشکالێکی ترێ بۆ دروست بووە بابەتی گرێبەست و یەکەمەکانی ژوایە تۆ کە چوار کەست ئەوێ چوار گرێبەستت داناوە ئەکرێ یەک گرێبەستی شایستە هەبێ من دڵنیاتەکەم و لە چوار گرێبەست سییان ناشایستەیە یەک ڕۆژیش داوامیان نەکردووە بە هەزارها بەڵگەشمان هەیە نەک بە هەمووی بە بەڵگە هەیە هەمووی بە بەڵگە هەیە کێشەکە زانین لێراسی ئێمە کێشەمان لەگەڵ گرێبەستەکان نییە کێشەمان لەوەیە ئێوە ئیش بۆ یەکەمەکان ناکەن حەزەکەم ئەم شتە بڵێم بۆ کاملی کابینەکانی حکوومەت ئەوەی کە هەمیشە باسەکرێت کە دوو ڕەوەندانراوە لە یەکە ئەمە یاسای خۆم منەبێت دانرێمەوە ناکرێت بڵێ من هەوڵ ماوە دوو ڕەوەندم داناوە سپاسیانەکەین دوو ڕەوەندیان داناوە بەزم مافی یاسای خۆمە ناکرێت بیدرێتە بۆ دەموچاومە کە دوو ڕەوەندم دانراوە من مافی یاسای خۆمە بێت دامەزرێمەوە ینی ژیانتان هێشتن قسەم پێمە بڕە قسەم ماوە من بە شکستی نەک وەزارەت خوێنی باڵا بە شکستی حکوومەتیشی زانم تۆ لە هەژ وەجبە دوو وەجبەت داناوە لە ماوەی چەند ساڵە ئەمە شکستە من هاوڕای هاوڕێکەمم بەرپرسانە ئەبایە دەستیان لە کار بکێشایەتەوە لەبەرەوەی کە نەیانتوانیوە یاسا جێبەجێکە نەک ئەوەی کە من مشوری ئەوە بخۆم دامەزراوم بابەتی
ئەوەی عێراقیشی کە دکتۆر وروژانی ببوورە بە ئەماتە زۆر گرنگە ئەوەی کە عێراق وروژانی ئەنجومەنی ڕاژەی عێراق کە ئەیانەوێ ئەمیشە بکەن ئێمە کاکە من شخصی خۆم چوومەتە ناو ئەنجومەنی ڕاژەی عێراق لەگەڵ محەممەد تەمیمی دانیشتوم بە ئاشکرا بە ئەو پیاوانە شایەتن پێی وتوم عێراق بە هیچ شێوێک دامەزراندن بۆ یەکەمەکانی هەرێمی کوردستان ناکە هەرێمی کوردستان موازنە بودجەی خۆی هەیە ئەبێ خۆی داتانمەزرێنێ ئێمەش ئەو داوایەمان لە دکتۆر توانە وەزیری خوێندنی باڵا سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت هەتا ئیستش چەند ساڵە داواکەین سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت ببینین مافێکی ئەومان نایەنێ نوێنەرەکان مابچنە لای کا تا بزانین بۆچی کێشەکە پلاندانانەوەی پێوتن دکتۆر ئەوەی کە ئەوەی بەڕێزان تەواوە زۆر دقیقا چۆن ئەوەی هیوا لەسەر و هەڵستن کە ئەم لە بینی حکوومەت هێرم و بەغای ئەم دامەزران نەبوو ئەمان بکرێت دقیقە من لەو زام لە ئەوڵ و ئاماژەم پێدا ڕێکتەواوە ینی تۆ ئەو قسە ساحەکەیە هەر چۆن بێت دانانی بووجە قسەکەی ئەمە منە خۆمە بە عکسەوە دانانی پشکی هەرێمی کورسان ئەبێت پارەی ئەمانی تیاابێ لەسەر و موچێ لەسەر ئەم موچە من وەکو پێم وتی خۆ بە کورتی بڕیمەوە ئەبێت 10 میلیارد دینار بخرێتە سەر موچەی ئێستا حکوومەتی هەرێم ئیتر بە بودجەی پەسەندکراوی حکوومەتی هەرێمە یان بە حکوومەتی ناوەندە بەس هەردووشی هەر ناوەندە باشە چگە لێرە نییە ڕاستەکەی منە بەس ئەو پێشنیارە ئەو هاوڕەکانیش ببوورە من ئەو داوایە مێ لە حکوومەتی هەرێم لە سەرۆکی حکوومەت لە جێگرەکەی تکاتان لێ یەکەم ئەو نەمەمان بەستنەوە بە عێراقەوە ئەو نێ ژێرانمان مەکەن چکە تاڵ وێرانتان کردوین ژیانی هەمومان وا خەریکە لە ناوەچێ لەسەر داهاتی ناوخۆ زۆر ئاسانە 9 میلیارد دینار من دەمەوێت خاڵک ئاماژە پێ بکەم تکایە کەیسی یەکەمەکان بەکەم مەبینن ڕەنگە ئەو نمونانەی باز دەکرێت لای هاوڕانمە بەلاتانەوە شتێکی ئاسایی بکە یەکەمەکان تووشی نەفسی بوو یان تووشی عقدێکی دەرونی بوون بەڕاستی مە زۆر ڕاست ئێستا من ئەگەر باسی خۆم کەم من کە خوێندنم تاوا کرد ساڵی کۆتایی 2021 بوو وەکو پێشمەرگە خوێندنم تاوا کردووە هەموو پێنجشەمان لە سلێمانیەوە دەهاتمەوە بۆ دەڤەری پشدەرکە نزیکەی سعاتێک لە قناو قەڵاتزیەوە دوورم هەموو شەمانیش دەگەڕامەوە لەبەرەوە دوو ڕۆژە داخلیان دادەخست بە بیانووی کۆڕۆنا ناچارە هەموو ڕێگایمان بڕێ دەی وزەماندایە بەر خۆمان قەینە تەواوی دەکەین دواتر کە تەواوم کرد ئەلحەمدولیلا یەکەمم باجەکەی هەرچەند بێدەیدەم بۆ ئەوەی مافەکەم وەرگرمەوە بەڵام بەداخەوە بۆ هەموو زیازەلێتەوە باری مادی لێگەڕێ ناڕەحەتەکانی کە هەمووی لێگەڕێ تەواوم کرد وتم باشە مافەکەم وەردەگرمەوە بەڵام دامەزراندن نەبوو ساڵێک 2 ساڵ لە دووەم ساڵدا ڕۆیشتمەوە معاملە بکەم وتم دەخوێنمەوە کورسی مەیە با کاتم بە فیڕۆنەڕەوتیان مەخوێنەوە یەکەمەکان دادەمەزرێن ئەگەر بخوێنیتەوە کێ دەڵێ ئەوای دەبیان چێ ساڵی سێمدا نامەزرەی ئەو کات ئەوتیانە زۆر ئەویان لێکردم من چەند ساڵ لە ماڵەوە بڕاکە ئەو گلێتان لێکەم شتێکی دا زۆر ناخۆشیەکەی لەوەدایە کەیسی ئێوە تۆتە ئەنجومەنی وەزارەت بەڕێزان ئەوەی سەلاحەتی ئێمە بووە مافمان داونەتێ هەر کەس لێوە تەعین بۆ تەلەبە بووە تەجیلی خدمەمان بۆ کردوون وتمان با بەردەوام بن بڕۆنامەکان بێنن هەر کەسێکتان دەرەبێ ماستەر و پێشدی بووە جنابی وەزیر بەخشیونی هیچ ڕسوماتە هیچ پارێ نەدەن ئەخۆ هەندێ وردە دەست ئیشی خۆمانە من پێتان نافرۆشمەوە تکای ئەو قسە مەکەن ئەوەی ئەیکەم واجبمان بووە واجبی سەرشانی خۆمان بووە تۆ نابێ بەوتیان باوکەکەم تۆ دکتۆراش و تاوا بکردا هەر چێشەتەوە بێگومان وەڵا ئەوەمان لێکرا بڕیاری ئەنجومەنە بەڕێزان نازانمەگەدارن یان نا باز بە کورتی پرسیارەکەم ئەوەی ئێستا ئێمە ئەوەی ماوەتەوە لە سەیەکەمەکان کەسمان پشتمان قایمنی هەموو منداڵی فەقیرین دەمەوێت ئایا دەتوانێت بڕیارێکی کۆتای یەک وڵامان پێ بڵێ بۆی ئێمە دڵنیا بینەوە چونکە ئاماجمان لە کۆبنەوەکە ئەوەیە ئایا دەتوانین لێرە لەو بەرنامە پێشەوە بچینە دەرێ بەڵێنێکمان پێ بدەیت کە ئایا ئێمە دادەمەزرین یان دیسان قسەی دووبارە دکتۆر بە کوردیەکە یادی ئەمان دەڵێ مناڵی فەقیرین ینی نەواستەیان هەیە نە مەسئولێکیان لە پشتە نە ئەیانەوێ نە کەسی گەورە لە پشتیانە بیبینن یعنی چاویان لە دەم و دەستی خوێندنی باڵا وەزیری خوێندنی باڵا و ئەم کابینەیەکە کێشەکەیان بۆ یەکلاکاتەوە ینی بەڵێنێکی دەستە جەمعیە کارێکی دەستە جەمعیە سەرۆک وەزیرانی حکوومەتی ئاگای لە پیسەکەیان دوایی لەم کەناڵە یا لە شوێنێک و لە ڕووی بەڕێستانە و دوای وانە بێ من قەت قسەیوان ناکەم بەڵام قسێکەکەم خاوەنێمی ئەگەر دەستە جەمعی کار بکەین بۆ نمونە سێیەکەمەکان وەکو خوان هەوڵ بدەن ئێمە وەکو وەزارەتی خوێنی باڵا هەوڵی خۆمان بدەین مەجلسی خدمە ئەنجومەنی وەزیران نوێنەرانمان لە بەخا ئەم چوارە ئەم پێنجە بەیەکەوە کارکەین من دڵنیام نەتیجە بێت ینی بە قسەکانی جەنابتە ئەمە لە توانێت هەمومان ئەم پاکێجە بکەین بە یەک خوێنی باڵا چی لە سەرشانی ئێمەیە ئێمە پێی هەستین مەجلسی خدمە چی لە سەرشانە پێی هەستێ ئەنجومەنی وەزیرانی بەڕێز نوێنەرانمان لە عێراق ئەگەر ئێمە ئەبوو پاکێجە
بیبینە بەغا من دڵنیام نەتیجێ باشە دەست خۆش دکتۆر کاروان دەڵی داوامان کردبوو سەرۆکی حکوومەت ببینین چەند جارە لە ماوەی ئەم 40 جارەیە بۆچی دانەنیشتون لەگەڵ یاخود کێ ڕێگەیان پێناوە یاخود چۆن بوو ئەمە وڵات دەکرێت من ئەم پرسیارە ڕاستەوە خۆ لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەمەوە ئێمە هەڵمەتی سۆشیال میدیاییمان ڕاگەیاند هەڵمەتی خۆنیشاندانمان ڕاگەیاند و بانگەشەی نامەی تایبەتیشمان کردووە و لە ڕێگای ئەندام پەرلەمانەکانەوە ئەم بابەتە باوەلا بنین بۆ لەبەر ئەوەی ئێمە پاش هەوڵێکی یەکجار زۆر نەمانتوانی کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ببینین بەڵام بێمە سەر ئەو پۆینتی کە کاک دکتۆر ئاماژەی پێدەکاوەکو وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەڵبەت ئێمە ئەدەزانین کە بۆ نمونە کتاب لە وەزارەتی خوێندنی باڵا کراوە ئەمانە دەستکەوتی وەزارەتی خوێندنی باڵان بۆ بەڵام لەبەرەوەی ئێمە دوو ڕۆژی تر کەوادری وەزارەتی خوێندنی باڵین هەر کەس کە لە ماڵی خۆی باوکێک کە لە ماڵی خۆی ڕۆڵەکەی پەروەردە دەکات ئەمە باوک ناتوانێت منەت بەسەر ڕۆڵەکەیدا بکات وەزارەتی خوێندنی باڵا ئەگەر بیش بێنین وەکو باوکی ئێمە بەڵێ ئێمە تەڵەبەمان هەبووە لە ماستەر مستەفید نەبووە لە دکتۆرا مستەفید بووە هەزاران کەیت من بۆ خۆم ینی لە ماستەرەکە مستەفید نەبوومە ئەمە پۆینتێکی زۆر باشە دکتۆر ئارام لێ خۆشببوونی بۆ پیئچدەکەی من کرد ینی من ئێستا ئەوە بەڵێ خۆم و ئەمسالەکانم ئەمانە پۆینتن بەڵام یەک پرسیار ئەگەر بۆ نمونە من و کاک دکتۆر ئەگەر ئاوا بە هاوڕێتی چەند جاریش قسەمان کردووە تەمەەن چەند جارە یەک جارە تەمەەن یەک جارە من حوت ساڵی تەمەنم ڕۆیشت لە بێ مادەیی حوت ساڵی تەمەنم لە لەقەب ڕۆیشت لەقەبی علمیم حوت ساڵی تەمەنم کە هێز و تاقە بووم نەمتوانی دەرز بڵێمەوە حوت ساڵم لێ ڕۆیشت ئەووا دەبێتە 8 ساڵ من حوت ساڵ بە شەو و بە ڕۆژ بە خۆم و بە نزیکەی 10,000 یەکەمەوە بە خۆم و خانەوادەکانمانەوە زوخاوی چی دەکێشین زوخاوی ئەو ماندووبوونە دەیکێشین یەکەمەکان ئەوەندە معاناتیان هەیە وەکو مامۆستایەک لێرە ئاماژەی پێکرد ئەگەر سینارستێکی زۆر باش کاری لەسەر بکات باوەڕکە تاوەکو کان باشە دکتۆر کاروان ئەم هەموو زانکو و پەیمانگە ئەهلیە هەیە بۆچی لەوێ توانەکانی خۆتان سەرف ناکەن بۆچی مامۆستا هاوڕێیەکێکە لەو شوێنە تایبەتان مامۆستا هاوڕێیەکێکە لەو کەسانی کە لە کەیسەکەەوە لە من نزیکەوە هەمیشەش ئێمە ئەمانە زۆربەی مەناوی نوێنارانەوە هاتوین ئێمە ئەگەر بمانەوێ تۆ پرسیارێکت لە مامۆستا وسام کرد ئەگەر بمانەوێ نزیکەی 10,000 یەکەم بە یەک مسج دێنینە سەر ئەنجومەنی وەزیران بەڵام بۆچی نایکەین ئێمە خەڵکانی ئەکادیمین لەگەڵ دکتۆر چەندجار ئاماژەمان پێکردو ئەتوانین وەکو توێژەکانی تر گێرە شێوێن بین ئەتوانین بۆ نمونە ئەو چیمەنودار و بەردە بە 1000 یەکەم ڕژێنێ سەر شەقام بەڵام ئێمە کە خەڵکانی ئەکادیمین مامۆستای ئایندەی زانکۆین ئێمەنەوە پێدەگەینین چۆن دەتوانین کارێک بکەین ڕێگا بە خۆمان نادەین 10,000 یەکەم کاتێک کە ئێمە 43 خۆنیشاندانمان کردووە بە نمونەی نوێنەرایەتیەوە هاتوین بە نمونەیەک هاتوین کە جوانترین وێنە نیشان بدەین بۆ لەبەر ئایندەی مامۆستایانی زانکۆ چۆنن ئاماژەمان بۆ کرد کە ئەمە بابەتێکی تر ئاماژەمان بۆ کرد کە ئێمە تەمەنمان ڕۆیی چێ قەرەبووی تەمەنمان دەکاتەوە چێ قەرەبووی لەقەب علمی من دەکاتەوە ینی ڕەنگە من یەکێک ملوانێک ئیشەکانم کرد بێ بەڵام هەزاران نمونە من کە باز دەکەم هەزاران نمونەی دۆستەکانم ماستەری تەواو نەکردووە دکتۆرای تەواو نەکردووە لەقەبی وەرنەگرتووە ینی لە ژیان پاشکەوتووە لە ژیان ینی لە ژیان الله ئەکبەر الله لە ژیان دواکەوتووە ماڵ و منداڵەکەی ناتوانێت پێ بگەێنێ یان هەیەم کە ماڵ و منداڵی نییە سنگڵە ناتوانێت ژیانی هاوسەرگیری پێک بێنێ ئەی تۆ ئەمە ژیانت پەککەواندوە ژیان ینی حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ سەرجەمکارە باشەکانی بەڵام لە سەرجی وەزارەتی خوێندنی باڵا ینی ژیانی ڕاگرتووە تۆ ناتوانی ژیانی هاوسەرگیری پێک بنێی ناتوانی ئیستیمراریەت بە ژیان بدەیت کاک دکتۆر وایە یان وانە ینی ئەمانە هەموو زەرەر و زیانە بۆ وەزارەتی خوێندنی باڵا بۆ بابەتی کۆمەڵایەتی ژیاری بۆ بابەتی پێشکەوتنی ئاستی زانستی بۆ هەزاران بابەتی تر ئەی لەم هەموو معاناتە زیاتر چی باشە دەستخۆش کا گوسان بەدانە مەزرانی ئێوە و ئەمسالی وەکو ئێوە ئەمە کاریگەری خراپەکاتە سەر ئاستی زانستی زانکۆ و پەیمانگەکانی هەرێم ینی ئەم جیلە تازەی کە لە دوای ساڵی 2007ەوە حتمما کەفا ئەمان دێتە خوارێ بەڕاستی ئاستی زانستی ئەو کەسانە دادەڕوخێ بەهۆی ناومێدبوونی لەوەی کە لۆ چەند دەرغاردا قوتی ژیانی پیا بکە یاخود بێتە سەر ئەوەی کە لە زانکۆیەک ببێتە مامۆستا و ئاستی زانستی خۆی و توانە ئەکادیمەکەی خۆی جێبەجێ بکە لەسەر بیر و هۆشی ئەو فێرخوازەی کە لەوێ و دروستی بکە لە بە وڵاتەکە و لە نیشتیمانەکەی خۆ مەجلس خدمەی عراقی 700 کەسی تەرخان کردێ لە بۆ هەرێم بچن لە ناوچەکانی وان دەوام بکەن و دابمەزرێن بەڕاستی ئەوە حەز دەکەم یعنی شتێکی زۆر نامەنتقیە لەبەرچە من بچم لەوێ دەوام بکەم
لۆ 8 ساعات ڕێ ببڕم ئێمانجێ 600,000 دەداتێ ئێوە 600,000 ناکە کرێ یعنی ئەو لۆژیکە پێوانەکردنی ئەو لۆژیکەی لەکن حکوومەتی قورسە ڕێزار جەنابی سەرۆکی حکوومەت ئیمزای کردیە لەسەر ئەو کەیسەکە هەتا ئەگەر کامیرەکە زوم بکە هەموو ڕێکارەکانی خۆی بڕیە بایۆمەتری بڕیە هەموو ئەو شتانەی بڕیە و کاریگەری خۆ پیشاندانەکانیشمان کە لە پێشودا کردیتمان ئەی چی ماوە کە ئیمزای سەرۆکی حکوومەت کرابێ چی نەماوە ئیمزای جێبەجێکردنی کۆتاییمەیە ئەمە لێرە داوایەکی گسکۆکەمان هەیە تەنها حەقی خۆمان بدەنێ ئەوە یەک دوو لەو سیڕاعاتانەی عیزبی لە نێوە خۆی کاکە دەرمان بینن بڕێز جەنابی سەرۆکی حکوومەت ڕێزدار کاک مەسرور بەڕاستی ئەمن وەلا ئەم لە بۆ هیچ عیزبەگ نییە وەکو کەسێکی ئەو نیشتیمانەی قسەی دەکەم وەکو هاوڵاتێکی ئەو هەرێمی کوردستانی جەناب تەمە سەرۆکی خۆم دەزانم و لە دڵسۆزیشتان گومانم نییە وەگەوەی لە دڵسۆزی جەنابی وەزیری خوێنی باڵا و توێژینەوەی زانستی گومانم نییە لەوەی ئەوانە ئەرکە ئیداری و قانونەکەی خوان لە دایرەکان و لە بەرپرسیارەکان جێبەجێ دەکەن ئەمە گومانە لە چیە ئەنجامم دەوێ ئەتۆ ئەو ئیشانە دەکەی دەرێ کردم باشە نووسراوەکانە دووسی ڕقەمەکەشت دامن ئەوە لەکنمە بەڵام ئەنجام ئەم هەروە لێرە ئێشتادانەوە نزایبە ئێستا دەوایە ئەمن لە داوامەکەی خۆم بوومایە باشە بژێوی ماڵ و منداڵەکەم پیا کرد باە یعنی مەسەرەن قورسە 9 ملیار دینار قورسە دابینکردنی 9 ملیار دینار لە بۆ ڕۆڵەکانی خۆ 10,000 ئینسانی ئەو نیشتیمانەی ئەگەر بە ئینسانی حیساب دەکەن قورسە یاخۆ شتەکە ڕوونە بەڕاستە سەکانە خۆش کاک شوان وەکو نوێنەری یەکەمەکانی کۆیە ئەو دەرچوانەی کۆیە بجگە لە سەیەکەمەکان ینی لە سنووری کۆیە دەرچوانی زانکۆ پەیمانگاکان بەچیەوە خەریکن بەچیەوە سەرخاڵن ینی لەوە بۆ پێی کە ناوچەیەکی بچووکترە و کارتی تایبەت و کارگە و ئەم شتانەشی کۆمپانیەکانی تیا لە ژمارەیەکی کەمە ینی دەرچووی سنووری کۆی و دەوروبەری بەچیەوە سەرخاڵن کاک دیدار وڵای ئەوە یەکەمەکان و سنووری ما بەهام هەمووی باجی یەکەم بوون دەگات هەتاکو ئێستا چونکە وەکو پشت ئەستور بەوەی کە یەکەم بووە کە دادەمەزرێتەوە بە مودەکی زەمەنی کەم هەنی هەندێک دەرفەت هەندێک کاری بۆ هاتە پێش نێکردووە بەڵام ئێستا کە دەیبینێتن وەکو لە کۆی یاخود دەوروبەری شەریکەیان کوشتەشوالنی کاری جوالێ نییە ئێستا ئیژمایتەوە لەوانەی لە هەندێک شوێنێتی دامەزراندن شتی بۆ هاتە پێش نێکردووە بەڵام ئێستا ئەو دەرفەتەشی لەدەسووە ئێمە یەکەمەکان تەنها یەک سوودمان بینیوە ئەو 11,000 یەک سوودمان بینیوە هەمومان یەکتر دەناسی سەرجەم شار و شارۆچکەکان هەمومان بووینە ئێستا من بۆ بچمە هەر شارێک دۆستەکەم لەوە هەیە چکە ئەوەی خۆمە هەمان مەحانات هەمان شت لە دهۆکە لە سلێمانی لە ماشی باش بە پارەش ناکەن تەنها یەک سوود تەنها ئەو سوودەی هەبووە تەنها ئەو سوودەی هەبووە دەنا هیچ سوودێکی نومە دەنا ئەمە هەتا ئێستا ئەمە وەکو بێ ئەمەل هەنی ڕاستی ئەمەکو وەکو خۆمەگەر ئێستا یەکەم نەبام لەوانەیە دەرفەت هەندە کاریدیم بۆ ڕەخسا بە کردبام ئێستا ژیانم بە لیانشکە بە و ئێساشکە کاکزانە باسی کرد مامۆسەزانە دەستی بۆ هەندێک شوێنە بۆ مەکتەبی ئەهلی یاخۆ هەر شتێکە بتەوێ پەرە بە تواناکان خۆت بێ لێن دەرکار بکەی کە دەڵێ یەکەم توانایەکە هەر شتێک بێت وەرناگرن چکە دەرێ سبەی ڕۆژێکە دامەزرا من بەجێ دەڵیتن دەستەکانە خۆ من بەجێ دەرێتن باشە با ئەو بەڕێزە پرسیارە بکە بۆی بچینەوە لای کاکتوانە 2 دقیقە کاتم ماوە مهرەبان دەستان خۆش بی سپاس بۆ کەناڵی زوم سپاس بۆ تۆ کاک دیدار بەخێراتنی کاک دکتۆر دەکەین ئەگەر سیمای بەرنامەکە ببینین لەوانەیە کاک دکتۆر بپرسی ئێستا گەرم بڵێم ئێمە توێژێکی بێکەسین لەوانەیە لە زیینی خۆی بڵێ بۆ بێکەسن کاکە فەرمو هەر بە خۆت و کولانی پەیوەنددار بە تەنیا دانیشتویت جێ پرسیارەیان نا ینی کوا نوێنەری ئەنجومەنی ڕاژە کوا سەرۆکی دیوان یعنی وای لێ هاتووە دیتنی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی زۆر ئاسانتربی لە جابا من هەر وەڵامت بەمەوە ینی بەڕاستی لە دەرگای کۆمەڵێک کەسمان ناکە بێنە بەرنامەکەەوە بەڵام بەس دکتۆر لامان بوو ینی کەس خۆی نەکرد بە ساحبی کەیسەکەتان باوە ڕوون بێلات ساحبەکە چ ئێمە بووینەتە سوتماک بەڕاستی یعنی بووینەتە سوتماک کێشمە کێشم ناوبینی عێراق کوردستان کاکە ئێمەنەوەی ئەم نیشتیمانەی والله کەس حەزیرێنی حکومەت بڕوخێ ئەو قەلەمەمانێ سبەینێ ئەڕۆین کاک دکتۆر توانە تۆ لە وەزارەتێکی ئەمە و کابینە پێ بە قووەتەکەین ئێمە نای ڕوخێنین یعنی داوای خۆ پیشاندانەکەین کۆمەڵێک هێزی عسکەری بە مەدەنی بۆ مانارێنە سەرزادە والله کاکە بە غەڵەت تێگەیشتن ئێمە هاتووین ئەم کابینەیە زۆر بەهێزتر بکەین وە شتێکی تریش ینی
دەبووە ئەو وەڵامە نازام لەکن کاک دکتۆریان لای ئێوەیە یعنی نوێنەرانمان لە لانی پەیوەندیدار دیار نینە خۆزگە نوێنەری وەزارەتی دارایی لێرە بووایە ئەگەر بیگوت با کێشە قەیرانم هەیە من دەمپرسی فێرگە سەربازیەکان پڕن ئەمانە چی لە یەکەن کاکە یعنی ڕۆژگاری ئەوێ تەکنەلۆژیا و ینی شتی پێشکەوتووە دەستەکانە ینی ئەمە بەس بە قەڵەمێک هاتوین ئەم وڵاتە پێش بخین وڵی کەس حەزی لە ڕوخان نییە کەس حەزی لە تێکچوون نییە وە شتێکی تریش پرسیارێک بۆ بەڕێزکاک دکتۆر توانە ئەگەر وەکو جێی وەزیری خوێنی باڵا وەڵاممان بداتەوە ینی هیچ دانیشتێکی ئەنجومەنی وەزیران هەبووە ئێوە وەکو وەزارەتی خوێنی باڵا خستبووتانە بەرنامەی کار کەیسی ئێمە بەڵام لایەنێک دژی بوو بیان کەس دەباکسەر وەڵامت بووە دکتۆر لایەنێک هەبوو لە نێوان ئەنجومەنی وەزیران وەزیرێک یاخود لایەنەکە دژی کەی سێمان بوو سەرکی زۆر جوان بوو بۆ ئەوی گومانتان نەچێت سەر کەس هیچ وەزیرێک هیچ کەسێکیش لە ئەنجومەنی وەزیران با بڵێن ڕوبەڕووی دکتۆر ئارام نەبووتەوە یا با بڵێن بە پێویست نەوتۆ بە پێویستی ئەزانم نازانم کەەوە ئەم سێکەمانە دابمەزرێت بەڵام بەڕاستی تەوقیتی چوونە بەرنامەی کاری ئەنجومەنەکە تقریبان هاوڕابوو لەگەڵ هاوکات بوو لەگەڵ بڕیارەکەی با بڵێن ئەنجومەنی وەزیران و حکوومەتی فیدراڵی کەەوە شایسە دارایەکان لەوە دێت و سیستەمی پەیڕۆڵ و ینی کۆمەڵە شت هاتە پێشەوە بە کورتی و بە کوردی ینی من هەر قسەی ئەوڵ مەکەمەوە بۆی هەوڵ بین ئیشەڵا بەیەکەوە هاوکاری یەک بین و ئەم بابەتە چارەسەر کرێ من هیچ بە ئازایی نازانم ئەمانە کەسکاری خۆمانن نەک هەرسەیەکەمەکان هەموو دەرچوانی زانکۆ و پەیمانگاکان ئێمە بە کەسی خۆمانیان نەزانین و واجبمانە بەداداچون من بەڵێ بە 100% پیان ئەڵێم بێهیوامە بن ئەوەی سەراحەتی جنابی وەزیری خوێنی باڵا و توێژنەی زانستی بوو بێ بۆمان کردوون بە واجبمانزانێ و ئازاتیش نییە بە نووسراوەڵێن بە بەخشین ئەڵێن بە هاوکاری ئەڵێن بە بینین ئەڵێن حەزەکەم نوێنەرەکان قسە بکەن هەمیشە چوومەتە مەجلیسی خدمە ئەم بەڕێزانە لێ بوون لەگەڵمانەوە هاوڕابووین لەگەڵیان بۆ هەر شوێنێک ڕۆشتە بم بە کورتی هاتە بنە دیوان بڕاو بکرد لەگەڵوانە بێژەکانی شەهر هەمان شێوەی ئێوە هەتا دیوان هەتا شوێ هەموو اجتماعەکانەگەڵی ڕۆشتوم و خۆم بە خاوەنی ئەو قەزێ زانی و بۆ داهاتوش من دڵنیاتانەکەم و هەر ئەو قسەیەکەم ئێستا چارەسەری کێشەی ئێوە ئەم قسە ناخۆشە لە هەرێمانە بەڵام یەکێ لە بەڕێزەکان وتی ئەگەر لەسەر داهاتی ناخۆ ئەوان سەلاحەتی من نییە قسە بکەم ئەگەر نا هذا صراحة مني يعني بلام تقريبا بالضبط اخذ دي اويش لسر دهاتي ناوخو لسر دهاتي خويندني بالا كدهاتي بشماري هي وتي او لو انا شاتيوم دهاتي باشي خويندني بالا وتي اكري لسر دهاتي خويندني بالا همو ام كمان دام زرتا دوایی اما ام بوجه بزناك شي الرقره خۆ جەناب دەزانی ئێمە مەسەلەکە سیاسی با من عەرزی جەنابەکەم داهاتی وەزارەتی خوێنی باڵا و داهاتی حکوومەت یەک داهاتە بڵێ بۆ چکە داهاتەکەی ئێمەش ئەیدێنەوە بە حکوومەت لە ساڵی 2010 مەحەدم تەواو کردووە زانکۆشم تەواو کردووە تاوەکو ئێستا دانەمەزراوم لەوانەیە بابەتەکەی من جیاوازیەکە بێ لەگەڵەوانە وەکو مامۆستای بەڕێز گوتی من یەک لەوانم کە مافم سەر بە عێراقیش هەیە دەرچوێکی سەر بە منطقەی ناوچە جێناکۆکەکانم یەک بە خۆم یعنی خەڵک لەوانی لە خۆپیشاندانەکانی جێتان لێبوو بێ مامۆستاکاروانی شایەدا خەڵک یەک جار معاملات دەکە ئەمن 4 معاملاتم کردووە یعنی هەم بە مەحەد هەم بە زانکۆ دەیەوە شکور بن ئەوە بە 4 معاملەتدا نەبەسترا هەرێم هەم بە دەرەوەی هەرێم هەمیش چوومە لای دکتۆر تواناش ناوی بەشەکەم لە زانکۆم بەبێ ئەوە ئەیلێ دەرچووی بەشە پزیشکەکان کۆدەکەش بواتەوە نا بەبێ ئەوە ئەیلێ ناوی بەشەکەم بە هەڵە چوو بوو لە بۆ بەغدا دووبارە لە سفرەوە بۆ خۆم دەستم پێکردی تۆ چوومە بەغدا ئەنجومەنی ڕاژە مەجلس خەدەمە ئیدی لە نیوەیەوە ئاگام لە کەیسەکەی خۆم نەماوە حاصلی تاعیناتەکەی ئەو مرەفز بوو ئێستا هیوام چییە لە نوێەکانە تەقدیمە کردووە بەڵێ لەمەی نوێەکان لەوەشیان تەقدیمم کردووە لە ئەوائلەکان بەڵام هەم لێرەش مافم هەیە هەم لە عێراقیش مافم هەیە ئەوەی عێراقیش وەکو ئێوە تقریبا 3 ساڵە خەریکمەوە ئێستا داعینە بەڵام هەست ترسێکم لە دڵیدا هەیە بەڕێز ترسێکم لە دڵیدا هەیە نە ئەوم بفەوتێن ئەوە چکە دەڵێن لەوێ تاعین بی دوای هەردوو کەروەشکێکە کەوتووە دکتۆر زۆریان وەڵامێک بۆ ئەو بەڕێزە و بۆ ئەم مامۆستا بەڕێزە شایەتیم بۆدا ئەوانەی لە حکوومەتی فیدراڵ ناویان دەرچوو ئەگەر ڕجستەر نەکەن و با بڵێن
دەست نچن بەدەم کارەکانیانەوە هیچ کاریگەرێکی نابێت لەسەر دامەزراندنیان لێرە کاریگەریەکی نابێت بەڵام مافێکی سەرەتایی خۆمە کە ڕاستە ئەوی کەش مافی سەر بەولایە من دانیشتووی هەرێمی کوردستانم وەکو مامۆستای بەڕێز گوتنی بەڕاستی لۆ من زۆر چێشەیە هەموو هەردووچان مافی خۆتە هەردووکیان مافی بەڵام ئەبێ بە ئاگابی نەک لەوێش داوام بکەیت و لێرەش و ئەوە تۆزێ دوایی چێشە بۆ دروست نەکە منج لەو کێشەیە دەترسم بەڵام مافی خۆم خۆش ببوورە بە بۆنەوەی ببوورە مامۆستاجان کاتم نەما 5 دقەشمان درێژ کردەوە کاکاروان بەڵێ دەیان کەیسمان هەیە خۆم یەکێکم لەوانە و دکتۆریش ئاگای لێە حکوومەتی مرکزی کە دکتۆر دەڵێ لە هەرێم نییە ئێمە بە هیچ جۆر ناچینە حکوومەتی مرکزی من یەکێکم لەو بەڵێ ئێمە حکوومەتی هەرێممان دەوێت بۆ لە بەرەوەی من یەکێکم دەیانی تریشمان لەو کەیسەیە من لە حکوومەتی مرکزی دامەزرام بەڵێ ئێمە دامەزراین من خۆم یەکێکم لەو کەسانەی دامەزرام بەڵام نەچوومە ئیستیقالەم کردووە لەبەر ئەوەی من نامەوێت لەوێ خزمەت بکەم خزمەتەکەم لە ناوزان کۆپەی ماگاکەی خۆم سپاس بۆ بەڕێز دکتۆر توانە نەجەف بەڕێوەبەری گشتی کارگێڕی و دارایی لە وەزارەتی خوێندنی باڵا سپاس بۆ بەڕێز دکتۆر کاروان علی نوێنەری گشتی ئێوە سپاس بۆ کاک وسام مستەفا نوێنەرێکی یەکەمەکانی دەشتی هەولێر و کاک شوان زیاد نوێنەری یەکەمەکانی کۆیەوە سپاس بۆ بەڕێزانی کە لە لامان میوان بوون بە هیواین کە هەرچی زووە کەیسی سێکەمەکانی زانکۆپەی ماگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەی حکوومەتی هەرێمدا چارەسەر کرێت. ئێوە سەلامت.